با پێی ئەو ئامارانەی وەزارەتی تەندروستی عێراق بڵاویان دەکاتەوە تا دێت ئامارەکانی توشبوون بە کۆرۆنا لە عێراق بەرز دەبێتەوە و پێشبینیش دەکرێت قەدەغەی هاتوچۆ لە پارێزگاکان توونتر بکرێت. لە ماوەی 2 هەفتەی ڕابردووشدا ژمارەی توشبووان بە کۆرۆنا لە کەرکووک زیاتر بووە و بە پێی پشکنینەکان و وتەی بەرپرسانی تەندروستی شارەکە لە ئەنجامی پشکنینەکان دەرکەوتووە کۆرۆنای گۆڕاو لە کەرکووک بڵاو بۆتەوە. ئێمە تا ئێستا ئەو نمونەیەکەوە ناردمانە بۆ بەغدا تا ئێستاکە لە 150 جۆرە تازەکەیە وەکو هەموو لە هەموو عێراقا کە پشکنینی بۆ کرێت لە 150 توشبووان جۆرە تازەکەیە و پێشبێنی شەکرێت لە نهایەتی مانگی سێ یان بدایەتی مانگی چوارە لە 180 یان تا 90 توشبوون بە جۆرە تازەکە بێت. هەر بەهۆی بەرزبوونەوەی ئامارەکانی کۆرۆنا لە پارێزگاکانی خوارووی عێراق پێشبینی دەکرێت لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی نیشتیمانی عێراق بڕیاری نوێوتوند لەبارەی قەدەغەی هاتوچۆ لە پارێزگاکان دەربکات. كركوك ملزمة بتطبيق ئێمە لە کەرکووک پابەندی بڕیاری لیژنەی باڵای تەندروستی و سەلامەتی عێراق دەبین. ئێوارەی ئەمڕۆ کۆتایی دێت بە قەدەغەی هاتوچۆی گشتی. چاوەڕوانی وەزیری تەندروستی دەکەین بە دەرکردنی بڕیاری نوێ تایبەت بە کۆرۆنا و ڕاگەاندنی قەدەغەی هاتوچۆی گشتی یان کەمکردنەوەی قەدەغەی هاتوچۆ. هەرچەندە ڕێژەی توشبووان بە کۆرۆنا لە سەرجەم پارێزگاکانی عێراق بەرزە، بەڵام چاوەڕێی بڕیاری نوێ دەکەین. الآن لدينا تصاعد في الإصابات في عموم العراق. هەرچەندە بەپێی بڕیارەکان هەر کەسێک قەدەغەی هاتوچۆ بشکێنێت سزا دەدرێت، بەڵام بەهۆی نەبوونی کار و بێموچەیی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی عێراق وای کردووە پابەندی قەدەغەی هاتوچۆ نەبن. هەر بۆیە وەزارەتی تەندروستی عێراق پێشبینی بەرزبوونەوەی ئامارەکان دەکات لاگەری پابەند نەبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکانەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.